پارەی قەرز زەکاتی لێ دەکەوێ؟ بەڵێ پارەی قەرز زەکاتی لێکەوێ ئەگەر ئەو قەرزە بدرێتەوە، یعنی ڕەجات هەبێ قەرزەکە بدرێتەوە. بەڵام ئەگەر قەرزێک دوو سێ ساڵی پێچبوو هەر دەسی پێتە کرد، خەریکە بێئومێ دەبیت، ئەو کاتە کە وەرتگرت یەک جارێ زەکاتی لێدەی، واتە زەکاتی یەک ساڵی لێدەیت. بەڵام قەرزێکت داوە بە کەسێک ئیشی پێواکات یان ئەزانی ئەداتەوە، بۆیە ساڵانە ئەبێ زەکاتەکەی دەرکەیت. مامۆستا من بە جوانتر لۆتڕۆن کەمەوە پێش تقریبان 4 ساڵ 5 ساڵ ئەگە خۆی گەورە لێم خۆش بی نەمزانی بۆ ها بە مودە هێشت بە مودە دەفرۆشرێ، بە مودە دابوومە خزمێکی خۆم سیارەیەک بوو کە سیارەکەم دایە مەسەلەن مودەکەی ئەو هاتەوە پاش 6 مانگ کە پارەکەی نەبوو بمداتەوە و خزمی زۆر نزیکیشمە، تقریبا 4 ساڵە داوام لێ نەکردووە، نە ئەو هەیتی بمداتەوە نە منیش داوام لێ کردووە لێ وەرگرم، پاریش زەکاتم لێی داوە لە پارەکەی زۆر نییە دەفتەرێکە. زۆر باشە قوربانگیان، مادام ئەزانی ئەوە چەند ساڵێکە پارەی نییە بداتەوە چاوەڕێکە هەر کاتێ پارەکەی داپێتەوە تۆ بە یەک جار زەکاتی لێ بکە و زەکاتی یەک ساڵی لێ بدە، ئینشاءڵڵا ئەوانیتر لەسەرت واجب نییە. 4 ساڵ لێم داوە مامۆستا، یعنی ئەو ساڵ نەیدەم، ئەم ساڵ مەیدە مادام ئەزانیت ئەو پیاوە نیەتی و ناداتەوە. زۆر باش مامۆستادی ئەگەر لەناو ئیشێک بیتن ئیشێک بیتن ئەویش یعنی ساڵانێکی زۆر بی قازانجت نەکردوی داهاتت وەرنەگرتبی لەو ئیشە هیچ ئەویش دەبی مادام لە ئیشایە و پارەی خۆتە قوربانگیانە بێ زەکاتەکەی بیت.